یەکێک لەو چالاکیانی کە ئەنجام دەدرێت شاخەوانیە زۆرجار ئەم شاخەوانیە ورزشی تێتا ئەنجام دەدرێت چەندین بابەتی چالاکی سەردانکردنی ناوچە جیاوازەکان یان ئەوە تا گەڕان بە سروشداوە بوونی کەشێکی ئارامەوە هەم سوودێکی تەندروستی هەم سوودێکی دەرونی بە مرۆڤ دەگەیەنێت وە زۆرن ئەو گروپانێک کێسە لە بواری شاخەوانیدا شارەزاییان پێ کردووە ڕێبەری زۆرێک لەو کەسان دەکەن کە حەزیان بە گەڕانە بە شاخەکاندا و بینینی ئەو ناوچە سروشتیانەیە کە بنن لە هەرێمی کوردستاندا هەن و ئێمەش ئەمانەوێت بۆ زیاتر جەختکردنەوە لەسەر ئەم بابەتە و لەگەڵ ئەو زانیاری و ئەو ڕێنماییانی کە گرنگە لە کاتی چالاکی شاخەوانیدا ئەنجام بدرێتین و بە تایبەتیش ئێمە زانین کە هەر وەرزێک بۆ خۆی تایبەتمەندی جیاوازی هەیە لە ئێستادا بمە شەپۆلی بەفرباران زیاتر هەیەەوە بەڕێوەیە بێگومان پێویستە ئاگاداری ئەوە بین کە شاخەوانی تێدا جیاوازە و کەرەستە و پێداویستیانی کە پێویستە شاخەوە لەگەڵ خۆیە بەرێ زۆر جێباخ و گرنگی بۆ پاراستنی بەهارا و گەشتەکەوانە بەڵێ بێگومان بە و شتانی پێبێت جیاواز بن هەم لە پێڵاوە بگرە هەتاوەکە و مشتەکانی هەستەکەم کاکدانە هەموو کەسێکیش حەزی لێ نیە بەزستانە بڕواها بەڵام ئەوەی کە حەزیلێتی بێگومان پێویستە ڕێکاری جیاواز بگرێتە بەر ئێمەش بۆ ئەوی کە باسیێن بابەتە بکەین میوانداری هەرێک لە بەڕێزان ڕەفعەت هیلال ڕەسوولمان کردووە کە ڕێبەرە لە بواری گەشت و گزار و شاخەوانی هەروەها بەڕێز کاک بێوار کە خۆیان شاخەوانن و هەروها کاک هاوڕێ عارف کە سەرپەرشتیار و شارەزای شاخەوانین لەم تەوەرە بە خۆشحاڵی لەگەڵمانن بەخێر بن ساڵ ئامادەبوونتان مامۆستا ڕەفعەت لە بەڕێستانەوە دەست پێ بکەم گرنگی و بایەخی شاخەوانی بۆ ئێوە چییە بە تایبەتی کە هەم ڕەنگە لە بابەتی گەشت و گوزارانی شارزاییدان هەبێ هەمیش لە بوارە شاخەوانێکە کێسە چالاکیەکە زۆر گرنگی پێدرێت وڵات دیارە لە ڕژگاری ئمڕێ بەڕاستی ئەبێ بگەڕنەوە بووە سەرهەڵدانی گەشت و گوزار و پاشان چونە ناو بواری شاخەوانی لە ساڵی 1940ەوە لەگەڵ شۆڕژی پیشە سازیە گەشت گوزار و سەرمایهدارەکان مەشغوڵبوونیان بە کەسابەت و بە پرۆژەکانم وای لیان کرد کە بیر لەوە بکەنەوە کاتێکی فەرەغیان هەبێ بۆی کە بتوانن لە شوێنەکە ئەم ئاسوودەیە بەدەست بێنن پاچەکە دەستان کرد بە گەشتکردن و لە شۆڕشی پیشەسازی کە زیاتر پەرێسان و زیاتر بەرپێشت و تاکی دەخلی ناو کۆمەلگا زیاتر بەرزەوە بوو ئەو کاتە زیاتر گەشتگوزار لە تاک دەرچوو بوو بە دەستە و بوو بە کۆمەڵ و بوو بە ڕێکخرا و پاشان لە چرخی نوێی ئێستاکەمانە کە گەشتگوزار بایەخێکی زۆر زۆر گرنگی هەیە بۆ هەموو وڵاتێک و پاشان بۆ هەموو تاکێک کە بیرنا ئەم تاکی دەخلی ئەو وڵاتەکان بەرزەوە بوو سەقامگیری وڵاتەکان بەرزەوە بوو گەشتگوزار زیاتر گەڕیستە لەناو گەشتگوزارە دیارە کۆمەڵێک گەشتگوزاری جیاوازمان هەیە لە ناو 12 بۆ 13 جۆر گەشتگوزارمان هەیە لەم گەشتگوزارانەیە گەشتگوزاری وەزرشیمان هەیە هین تەندروستیمان هەیە هین بینینی شوێنی سروشتی جوانمان هەیە لە ناومانشە گەشتگوزاری شاخەوانیمان هەیە ئەم گەشتگوزاری شاخەوانیە زۆر گرنگە بۆ تاکی ناو کۆمەلگا کار دەکەمە لە ئەبینی لە مانگێکە لە پیس ڕۆژە لە کار و کەسابەت و مەشغەڵەت و ژیانە پێویستمان بە شوێنەکە ئەم ئیسراحەتی و ئەم ڕەفاهیەتە و خۆشە ببینین مەڕاستی ئەمەش خۆمان لەوە بینێتەوە کە لە شاخە ئەو خۆشیە ئەبینین ئەو ڕەفاهیەتە و ئەو بینینی سروشتی جوانی کوردستان لە شاخە بینینەوە زۆر باشە کاک بێوار زۆر جار باس لەوا کرێ و ترێ شاخەوانی وەرزشێکە جگە لەوەی کە لە ڕووی دەرونیەوە ئیسفادەیەکی زۆر سوودێکی زۆرەگەێنێ بە مرۆڤەکان بەڵام وەرزشیشە بێگومان بەڵام ئەگەر دروست زانستیانە تەندروستیانە ئەنجامی نەدەی زۆر جار دەبێتە مایی گرفت بۆ کەسەکانی بوونە باز لەوە کرێ ئەوانەی کە شاخەوانیەکەن ئەگەر بە شێوازێکی دروست نەیکەن لە دوا ڕۆژە تووشی گرفتەکانی ئازاری ئەشنۆ و فەقەرات و ئەمانە هەبن ئەمە ڕاستە یان نا وەگەر ڕاستە چۆن شاخەوانی بە شێوازێکی دروست و تەندروست ئەنجام بدەین سوپاس بەناوی خۆی گەورە سپاس بۆم دەفرێتە دیارە شاخەوانی لە هەرێمی کوردستانە لە سەرەتاکانی 2014ەوە بەرەوپێشتنی باشی بەخۆی بینیوە چەندین گروپ و کۆمەڵە لە قەزا و پارێزەکانە دروست بوونە دیارە شاخەوانی وەرشێکی زۆر بەسوودە بۆ ئارامبوونەوەی ڕۆح هەروەها بۆ جەستە بۆ کەمبوونەوەی فشارەکانی خوێن بەڵام ئەگە بە شێوەیەکی زانستی شاخەوانی ئەنجام نەدرێت بۆ پێداویستیانی کە پێویستە لە شاخەوانیە پێت نەبێت زۆر جا گرفتی زۆر بۆ شاخەوانەکە پێشەهێنێت تۆ ئیشتە شاخێک بە تایبەتی لەم وەرزەیە کە بەشێکی زۆر لە شاخەکان بەفری پێوەیە بەفر زۆر باریوە
ئەگەر پێویستیانە ستاندارانە پێ نەبێت کە بۆ شاخەوانی پێویستە گرفت بۆ پێشێنێ زۆر جاروا ئەکا ژیانی کەسکە بچێت لە مەترسیەوە حتا زۆر کات شاخەوانان گرفتی گەوریان بۆ پێش هاتووە لەبەر ئەوەی بێ ڕێنمایی و پێداویستی ڕویان لە شاخەکان کردووە بە شێوەیەک ژیان کەوتوتە مەترسیەوە تیمی تر لە شارەکان و ڕۆشتن بۆ ڕزگارکردنیان هەروەها ئەو کەسانی کە هەڕەمیکانە شاخەوانیەکەن لەگەڵ ڕێبەر و ئەو کەسانی کە شازای شاخەوانین لەگەڵ ئەو کەسانەیە ناچن بۆ شاخ زۆر جار لە ڕووی تەندروستیەوە پێویستەکە ئێمە کۆمەڵی پێویستیمانەیە لە ئیکێلەوانە باتوومە کە جناب باس کەوتت بۆ ئەگەر کێشە بۆ فقرات دروستەکە بێگومان ئەگەر باتوم و پێ نەبێت لە شاخەوانیە نەکای داوەزینە بۆ فقرات و ئەژنۆکانە گرفتی زۆر پێشێنێت باتومە بەس ئەوەیە کەوکو گۆچان بەکارێت کە بەرزەوەی بۆ سەرکەوتن داوەزین سوودی لێبینی زۆر باشە بێمە لای کاکاورە هەر لە سەرەتای بەرنامەکەش بە سەرپەرشتیاری گروپی شاخەوانی ناساندمانی جا حەزەکەم هەم خۆتان وەکو شاخەوانێک هەم وەکو ئەوی کە سەرپەرشتیاری گروپەکانی شاخەوانیەکەن باز لە تایبەتمەندی سەرپەرشتیار بکەی بێگومان بەرپرسیارەتێکی گەورەترە و پێویستە ئەو کەسانی کە لەگەڵ تۆیان زیاتر ئاگاداریان بێوە ڕێنماییان بکەیت لە چالاکیانی کە ئەنجامیێدەن. سەرەتا بەناوی خۆی گەورە سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ کەناڵی پێیان بەڕاستی وەرزی شاخەوانی خولیایەکی گرنگە ئێستا بۆتە دیاردە لە ناو شاخەوانان و لە زۆربەی کەسەکان کاتێک کە دەرفەتێکی بەتاڵیانە بێ بەنابن بۆ شاخەوانی لەبەرەوەی چەندجاڵی ژیان وای کردووە یعنی بەئاستەم شتێکە دۆزیتەوە لە ئیش و کاری ڕۆژانەتە دڵخۆشت بکات. ئێمە پەنامان بدۆ بۆ شاخەوانی هەست دەکەین لەوانەیە مرتاحین و دڵخۆشەکان خۆمان لە شاخەکان بەسەرەبین. تەبعەن شاخەوانیش مەترسی و شتی خۆی هەیە پێشاتی زۆر ناخۆش جاری وهەیە لە شاخەوان و لە شاخە تووشت ئەبێ هەنێک کات ئەگەر پێشبینی ئەو پێشهاتانت نەکردبێ لەوانەیە بێتە هۆی ڕووداوی ناخۆش بۆ خۆت و بۆ هاوڕێکانیشت ئەبێ پێشتر مەترسیەکانی کەش و هەوا و چوونی ئەو شاخی کە بۆی ئەچیت و ئەو کەسانشی کە بڕیارە لەو گەشتەیە لەگەڵ تابن ئەبێ توانەکانیان هەڵبسەنگێنی بزانین ئەم کەسە تا چەندێ توانە هەیە تۆ لەگە خۆتا بیبی بۆ ئەو شاخە یان کاتێک کە تۆ کەسەکان ئەناسی توانە و تااقەتیان تا چی شوێنەکە یان کەسەکە نەخۆشیێکی نییە جاریوە هەیە شاخیشان بۆ هەڵبژێریت کە لە ئاستی توانای ئەوانە بێت بۆ نمونە کەسێک نەخۆشی فشاری خوێنی هەیە نەخۆشی دڵی هەیە تۆ بێ سەرەتا ئەم زانیانەت لەلابێ نەوەکو بیبێ بۆ شاخێکی بۆ نمونە سەروی 4000 دڵنیا بە ئەم کەسە لەوێ تووشی کێشە دەکاو لەوانەیە خوا نەخواسە ڕووداوی زۆر نەخوازراوی لێ بکەوێتەوە. بە تایبەتی ئەمە ئێستا لە وەرزی ستانداین و وەرزی بەفربارینە شاخەکان ئەگەری ڕەنووی بەفر و هەرسی بەفرمان هەیە ئەمە پێشهاتێکە زۆر زۆرە بێ شاخەوان دەستەی سەرپەرشتیار ئەمە خاڵانە لە بەرچاو بگرن کاتێک لە وەرزی زستانە تۆ ئەچی بۆ شاخ ئەبێ پێش نوێژی بەیانی تۆ لە ماڵ دەرچی بەرەو شاخ هەنگاو بنی بۆی لە کاتێکی وایە بگەی بە شاخ کاتێکی بەستن و کاتێکی سەرما بێن نەوەک ئەو بەفریکە بەسەریا ئەڕۆیت شل بوو بێتەوە یان خوا نەخواسە دەتاقێوارانە کە خۆرەکە تینی گەرمی زیادەکە ئەگەری هەرسێنان و ئەگەری ڕووداوی نەخوازرا و زۆرتر ئەبێتەوە کاتێک تۆ هەوڵ بدەیت لە کاتێکی وایە سەر شاخەکان بکەویت شەختە نەیکردبێتەوە بۆی بە ئاسانی هەنگاو بنیت بە مرتاحی بڕۆی لە زستانانە خەڵک وا هەستەکە ڕێگاکان دوورەکەوێتەوە بەڵام ڕێگاکان خۆی لە خۆیان نزیکەکێتەوە لەبەری هەموو دەشت و دۆڵەکان و پێدەشتەکان پڕ بۆتەوە چاڵ و چۆڵەکان نەماون ئاسانترە ئەم هەلە ئەبێ بقۆزیتەوە لە کاتێکی گونجاوە زەفەر بە شاخە بریکەوە بە تەمای بۆی بچیت. زۆر باش کاگرافات و باسی لە ئەو کاتەکەت کە هەڵی بژێری بە تایبەت لە زستانە ینی زوو بێ هێشتا شەختە و بەستەڵەکەەکە نەیکرد بێتەوە خۆر لی نابێ منە پرسم چۆن ئەبێ ینی ئەو لووتکە و شاخانە لەسەر چه ئەساس و بنەمایەک هەڵە بژێردرێکە ئێوە بۆیە چن و باسی چوونی کرد ئەی ئەو کاتەکەیە کە ئەگەڕێنەوە ینی کاتی گەڕانەوە ئەبێت چۆن هەڵبژێردرێ دیارە هەڵبژاردننی لووتکەی شاخەکان ئەکەوتە سەر ڕێبەری گەشتەکە ڕێبەری ئەو ڕێبەری گەشتوی شاخەوانێکە ڕێبەری گەشت شاخەوانەکە سەری تیمەکەیەکە بۆ ناگە بێت و تیمێکی تۆکمۆ ڕاهێنرا و شاخەوان بن ئەوە ئاساییە بۆ بەرزترین لووتکەکە لە کوردستانە هەڵگوردە پاشان پیرەمەگرونە لە سنووری سلێمانیە ئەمە تیمەکەت ئەگەر ڕاهێنراو بوو ئاساییە کاتی دەرچوونیشت
کاتی دەرچوون هەتا زوو دەبێت شاخەوان دەرچێت هەتا بکرێ ئێمە بە زۆری نوێژی بەیانی ئەبێنە نزیک شاخەکان لەبەری ڕۆژگار کورتە کاتێک کە دەرچوین ئەبێ سەعات یاسای شاخەوانی سعاتی 14 دانەوە یانی کاتە سعاتی 2 لە سعاتی 2 لە هەر شوێنێکاوی لە لوتکەی شاخەکان دەبێ بەروخوار بێتەوە ئەگەر گەشتی بێتی یان نەگەشت بێتی وەکو کاتەکە دوی پاشنیۆڕ سعاتی 2 پاژنیمەڕۆ لە هەر شوێنێکاوی لە لوتکەی شاخەکە گەشت بێتە ئەنجام نەگەشت بێتە لوتکە دەبێت لە دوای سعات 2 بگەڕێتەوە چونکە لە دوای سعات 2 ئەگەری بۆ نمونە زیاتر سڕبوونەوەی هەورەکان و تەم و مغار و ڕێون کوردن و خوانەخواسە داڕمانی بەفر و لە هەر شێو لە شێوەکان بێ ئەمە تەمان عەفو بۆ کەسێک کە نەیەوێت کەمپین کاو بمێنێتەوە ئەگە مەبەستی بێ بگەڕێتەوە بێت دوو بە دواوە بگەڕێت ئەگەر شوێنی کەمپین هەبوو ئەوە جیاوازە تۆ سەگبارمە پیرۆمەگرن شوێنی کەمپینی لێ توانانی شوێنی کەمپینەکە بێنێتەوە بەزانێ شاختر بۆمە هەڵگر شوێنی کەمپینی لێ نییە ڕێبەری گەشتەکەش ئەو کاتە سەیری تیمەکەی خۆیەکات بۆ نەگە تیمێک بێت ڕێکخراوێکی ئاسایی بۆ منە دێن داواکارێک پێشکەشەکەن کە ڕێکخراوەکان بەری بۆ لوتکەی شاخێک و بۆ بینینی سروشتی جوانی کوردستان و هەوایەکی فێنک و خۆش و ئەوە سەیری کە تیمەکەت کرد ئەو کاتە تۆ بێ بە گیۆری توانێت تیمەکە هەڵبژاردننی شاخ و بەرزی شاخەکان بۆ دیاریکەی ئەو کاتە بۆ منە ئەتوانی شاخی هەڵبژەری لە 1000 متر بۆ 1300 بۆ 1500 متریانی ئەوان بتوانن بە سعاتی ڕێک 45 دقیقە ڕێ ساعتونی ڕێ بتوان بگەنە ئەمن ئەگەر تیمەکە ڕاهێنان نەبوو ڕێکخراوێک بوون یان زانکۆیەک بوو پەیمانگای وەرزێک ئەمانی کە شاخەوان نەکەدە و بێن دێن تەکلیفەکەن ئاڵێن ئێمە گروپێکین ئەمانیمان بێ بۆ شاخێک ئەو کاتە ئەکردە سەر ڕێبەرەکە سێری شاخەوانەکانی دوای خۆیەکات بزانە چی تیمێکن ئاگە تیمێکی ڕاهێنراوی شاخەوانین پێدەویستی تەواوی پێ یان تیمەکەن یەک جاردێن و ئەیانوێ یەک دوو جارێ شوێنێک ببینوتەوە ئەوە کردە سەر ڕێبەرەکە زۆر باشە کاک دیوار وەکو شاخەوانێک کە ڕەنگە زۆر سەردانی شاخەکانتان کردبێ و ناوچە سروشتەکانتان کردبێ ئەو جلوبەرگ و پێداویستی و خواردنانی کە پێویستە شاخەوانێک لەگەڵ خۆیان بیباتا چنێک گرنگە بە تایبەتی شتێک لە ناو گەنجانە زۆر باوە بێجگەلەوەی کە بۆن ئەم شتانە لەگەڵ خۆیان بە زۆر جار حەزەکە ڕیسکێک بکایان نەها شتێک تاقی بکاتەوە پێوانەیەک بشکێنێ ئەمە دروستە لە گەشتی شاخەوانیدا وەکو شاخەوانی دیارە وەرزی شاخەوان وەرزێکی تر پێویستی بە کۆمەڵێک پێداویستی شاخەوانی هەیە ئەو شتانی کە پێویستە شاخەوانێکی سەرتایی بۆ گەشتێکی ئاسایی پێ بێت بریتە لە جانتایەک کۆڵە پشتێک کە ژەمێکی سوکی تابێت هەروەها جلوبەرگێکی ئاسایی بێت کە بتوانێت بە ئاسانی بە شاخەکە سەر بکەوێت جلوبەرگ تامان شاخەوانی جلوبەرگی تایبەتی خۆی هەیە و لە ڕووی خواردنیشەوە خواردنی کە پێیەتی شاخەوان سەر ئەکەوێت بە شاخە ئەبێ شتێکی وای پێ بێت خواردنێکی قورس نەبێت و هەروەها بۆ هەزمکردن زۆر ئاسان بێت ئاتەن خورما یان چەرەسات شتێکی زۆر قورس نەبێت لە خۆیان نتوانێت لەوێ تووشی حاڵکاتێ بێت چکە لە سەرکەوتن بە شاخەکانە زۆر کات کەسەکە ئۆکسجینی کەمە بێتەوە خواردنیش کارگەری لەسەری هەیە هەروەها پێویستی بە گۆچانێکی شاخەوانیە کە پێڵن باتوم و پێڵاوێکی گونجاو بێت لە مۆرزەیە شاخەکان زۆرجار بەفری لێ هەیە باران ئەبارێت ئاو نەچێت نایەوە ژێری بە شێوازێ بگە لەسەر بەرد نەخزێت ژێری ڤێبراین بێت هەروەها باسی مەترسی و کرد لە شاخەکانە بێگومان ڕوحی مرۆڤ زۆر شیرینە هەرگیز نابێت بێوێت بۆ وێنەگرتنێک یاخود بۆ ئەنجامدانی سەرکێشەیەک ڕوحی خۆی بخاتە مەترسیەوە و هەروەها تیمی سەرپەرشتیار کە لەگەڵ گروپە شاخەوانەکان زۆر کات توندن لەگەڵیانە لەگەڵ گروپەکانە توندن لەبەر ئەوەی کە لەبەر خاتری خۆیان کە ژیان نەکەوێتە مەترسیەوە و تووشی ڕووداوێک نەبن لە کۆتایە مرۆڤ هەرچەندێک شارەزای شاخ بێتچەند شاخ گەڕاوێ بەڵام ئەگەر ژیانی کەوتە مەترسیەوە خوددا نەخواستە ئەندامێکی جەسێ دەستدا ئەو کاتە جێک ئەبێتە کارەسات و ڕووداوێکی ناخۆش ڕۆدات. کاگاوڕێ بێگومان کەژ و کێ و شاخەکان ژنگەیەکی جوان و پاکن بەڕاستی لە سەرانسەری گیان و بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام بەداخەوە کاتێک مرۆڤ دەستیەگاتە ئەوێ بینی ومانە لە هەندێک شاخەوان کە وێنەیان گرتووە دەبە و کۆمەڵک پاشماوەی بەجێ ئێڵنوانەیان ئێوە کاتێک سەرەکەون کارێزە بینن کانیە بینن سەرچاوی ئاوە بینن تا چەند گرنگە ئەو خەڵکانی بەشداریەکەن لەم گروپانەیە و ئێوەش کە سەرپرشتیار و ڕێبەرن ڕێنمای خەڵککەن ئەو ژینگە پاک و بێگەردە پیس نەکەن پاشماوی پلاستیکی بەجێنێڵن ئەو شتانی لەگەڵ خۆیان بردووانە کە قورسە بە ئاسانی بە سووکی کە کاتێک بەتاڵە بێ ئەتوان لەگەڵ خۆی بێنێتەوە پاراستنی ژینگە و کانیاوەکان تا چەند گرنگە بەڕاستی کانیاوەکان و وڵاتی کوردستان وڵاتی ئێمە
پڕ لە شوێنی سەرنجڕاکێ شوێنی گەشتیاری شوێنێک کە ئینسان تامەزروی ئەوەیە ڕۆژێ لە ڕۆژان بتوانێت پێی بگا وڵاتەکە ئێمە وڵاتێکی زۆر جوانە گوناحە بتوانانی ئێمە بە ئاسانی بە دەبەیەک یا بینێک پیسی بکەین ئێمە زۆر جار لە گروپەکانی خۆمانە ئاگاداریمان بڵاو کرێتەوە چالاکی ژینگەیمان هەبووە چالاکی ناشتنی دار لە شاخەکان ناشتنی بەڕوومان هەبووە چەندین چالاکی لەو جۆرەمان هەبووە بەڵام هەموو کاتێ من ئەو قسەیەم کردووە شاخەوان هەموو شاخەوانێک ئەکرێ ژینگە دۆست بێت بەڵام هەموو ژینگە دۆستێک ناتوانێت شاخەوان بێت ئێمە هەمومان وەکو شاخەوان لە ئاستی خۆمانەوە هەوڵە دەین ژینگە بپارێزین پیسی نەکەین بەڕاستی خۆی ژینگە پێویستی بە پاراستن نییە بەس تۆمەی شەوێنە تێکی مەدا خۆی ئەپارێزێت دۆستکاری نەکردنی هێلانی ئەو باڵندانی کە یان ئەو ئاژەڵانی کە هەن لەوێ ینی زەرەریان پێ نەگەێنرێت دەستکاری شوێنیان هەرنێک ئاژەڵی کێویمان بینیوە کە تووشی حاڵەتێک نەخوازراون شاخەوانەکان یارمەتیان مان ئێمە چالاشیمان هەبووە لەو بوارەشە چالاشی باڵندە کێویەکان ئێمە چوینە لە شوێنان پەیامان کردووە لە بازارەکان چوینە لە زۆر شوێنگەڕاوین تاوەکو باڵندەیەکی کێویمان دەست خستۆ بردومانە لە لووتکەی چیاکانی کوردستان بەرەڵامان کردووە کردومانە بە چالاشی بۆی دوای ئێمەش خەڵکانێکی تر هەبن چاومان لێ بکەن و ئەو شتە دووبارە بکەنەوە ببێ بە کەلتورێک لە ناو کۆمەڵگای کوردیە بۆی هەوڵ بدەن ژینگە و وڵاتەکەی خۆیان بپارێزن زۆر باشەوە ساڕفاک بێم وەلای بەڕێستان تایبەتمەندی ڕێبەری شاخەوانی چییە؟ و لە نێویشیانان تا چەندێک گرنگە و کەسانی کە ئەچنە شاخەوە ئیتر چ شاخەوان بن چ سەرپەرشتیار و ڕێبەری گەشتی شاخەوانی بن شارەزاییان هەبێت لە خولەکانی فریاگوزاری سەرەتاییە هەندێک زانیاریان هەبێ و ئامادەی ئەویان هەبێت کاتێک ڕوبەڕووی مەترسێک بنەوە بە شێوازێک مامەڵی لەگەڵا بکەن کە دوور بن لەو زیانە گەورانایی زۆر جار بیستمانە بەداخەوە خوای گەورە لەوانش خۆش بێت کە لەو بەجۆر لە جۆرەکان لەو گەشتانەدا گیانیان سپاردویان تووشی ڕووداوێکی ناخۆش بوون و کە ڕەنگەسە هاوڕەکانیشان دڵتەنگ بوون بەوە ڕووداوانی کە بەسەریانە هاتووە وڵات دیارە تایبەتمەندی بۆ کەسی ڕێبەر کۆمەڵی خاڵ دیاریکراوە لە ئاستی جیهانەوە لە زانکۆ سلێمانیشە ئەخوێنێت لە بەشی گەشت و گوزارە تایبەتمەندی ئەو کەسەیە کە ئابێت ڕێبەر یەکەم خاڵ دەبێت خۆی کەسەکە لە شولارێکی تەندروست و دوور لە نەخۆشی هەبێ یعنی ناکرێت کەسەکە ڕێبەری شاخەوانی بکات خۆی بۆ منە نەخۆشیێک لەگەڵا بن نەتوانێت خەڵکی بەرە بۆ لووتکە بۆ شوێنی سەرنجڕاکێش و خۆش دوای کە لە شولاری ساغ بوو گرنگە ئەو کەسە شارەزایی لەو لووتکە و لەو شاخە هەبێ کە گەشتیارەکان و شاخەوانەکان ئەبن تۆ خەڵکێک دەبێت بۆ ئەبی بۆ پیرەمەگرونیان بێ بۆ لووتکەی کە سەڵ پیر بێ بۆ هە لووتکێتە لە لووتکانی کە هەیە دەبێت زانیاری پێ بدەیت لەسەر ناوچەکە لەسەر شوێنەکە لەسەر شێوازی سەرکەوتن بە شاخەکە ئایا ئەمە گەشتەکە لە گەشتێکی مامناوەندە یان گەشتێکی قورسە یان گەشتێکی ئاساییە ئەمە دەبێت بە ڕێبەرەکان بە ڕێبەرەکە دەبێت بە ئەوانی خۆی بدە پاشان یەکێتە لە تایبەتمەندیەکان ئەو کەسی کە ڕێبەری گەشتیارێکە زەرورە لایەنی کەم دەڵێت دەبێت 2 زمان بۆ 3 زمانی بیانی بزانی بێزگ لە زمانێکی خۆت چون تۆ ئەکرێ ئێمە گروپ هاتووە بۆ چەند چۆماڵ هاتووە گروپەکە بەریتانی تیا بووە هۆڵندی تیا بووە عەربی تیا بووە یان 3 زمانی تیا بووە هاتوونەوتیانە مامن بۆ گوندی چەرموو بۆ یەکێک لە شوێنەکان ئێمە بدیام ئەمە تو زۆر پێویستانی زمان بزانانی ئەگە زمان نەزانی ناتوانانی یان هە لە وڵاتەکە خۆتە لەوانەیە بۆ منەچەند شێوازێکی ناوچەی زمانەکان جیاواز بنوانە اینجا کەلتوری شارەزابوون ئەو کەسی کە ڕێبەرە زۆر گرنگە کە شازای لە کەلتوری ناوچەکەیە هەبێت یان تۆ لە ناوچەیەکی عادەت و تەقالید ناوچێکی خۆت جیاوازە لە ناوچێکی ترەوە بۆشکەوت ئەگەر باسی مێژوەکەی بکەی بۆ کەسانیان زۆر تایبەتمەندی دەبێت پێشوەخت ئەو ڕێبەری گەشتیاری زانیاری تەواوی هەبێت لەسەر ئەشکەوتەکە لەسەر شاخەکە لەسەر ئەو شوێنەواری کە تۆ ئەو گروپەی بۆ ئەبەی پاشان ئەم تایبەتمەندیانە ئەو کەسەی کە ڕێبەری ئەکات خۆی دووری بێنە نەخۆشی ئەمانەی کە تیابوو اینجا پێویستە چەند خولێکیش ببینێت لەو بواری خۆیە بۆ منە ئەگەر شاخوانیە پێویستە چەند خولێکی شاخوانی بینی بێت لەبەرەوەی بزانێت بۆ منە ساکێکە لەوانەیە لە خولا خوێنرێت کاتی کەسوو لە کاتی زستانە و بەفربارینە کە سەرەکەوی بۆ لەسکی شاخە زۆر گرنگە بۆ منە دەڵێتەوە دەنگی بەرز فیکە لێنەدان لەبەرەوەی ئەمە لەوانەیە تۆ بەهۆی ئەو فیکە لێدان و ئەو دەنگی بەرزوو و ئەو شتێک کەیکەی لەوانەیە بەفرێک هەرز بێنێ
زۆر پێویستە ڕێبەری گەشتیاری بە زۆر بەهێمنی سەرکەوێ بەسەر لوتکەی شاخەکاندا اینجا لێ نەدانی بیکە لە ئەما کاتە تۆ لەوانەیە باڵندەیەک لەسەر هێلانەیەک نیشتی بێت تۆ لەو کاتە هەڵێسێنی کە هەڵسا لەوانەیە تا دێتەوە بەچکەکەی لەسەرمە بۆ نمونە مردارە بوو بیان ڕق و بێوانی ایران زیان پێگەیاند بێت لەبەر زۆر گرنگە بینینی خولەکان خولی فریاگوزاری سەرتایی ئەوەی کێک لە مەرجەکان ڕێبەری گەشتیاری تۆ ئەچی بە لوتکەی شاخەکە بۆ منە کەسێک زەختی دابەزێ وانی کەسێک تووشی فشاری خوێنە بێت ئەبێ شتێکی لێ بزانیان خوا نەخواستە کەسێک قاچێکەوێتە بین تاشە بەردێکەوە قاچ عەزیەت تێ بێ تۆ لەوانەیە خێراترین شت چی پێویستە بۆ شاخەوانی بگەێنی ئەوەکە لەسەر ڕێبەری گەشتیاری خۆشکاک بیاوار کاتیش منوان نەماوە تقریبا 3 دقەیەکمان ماوە دابەشەکەین لە بین هەردووتانە چۆن کەسێک شۆفێریەکە لەسەر شەقامە ڕواکاتێک تابلۆ هەبێت و شەقامەکە خەدڕێژ کرابێت و کۆمەڵە نیشانی لەسەر بێ ئاسانتر توانێت شۆفێری بکە تا چەند گرنگە لە شاخەوانی ئەو شاخە و لووتکانی کە بۆ یەچین لەلایەن ئێوە بێتی مەتایبەتەکانەوە بێ ڕێنمایی هاتوچووی تیاابێوەنی بۆ نمونە لێرەوە بڕۆ لێرەوە مەڕۆ ئەم شوێنە ئەوەنە بەرزە تابلووی لێبێ ئەمە تا چەند گرنگە و کار ئاسانیەکە هەم بۆ ئێوە هەم بۆ شاخەوانەکان دیارە لە زۆربەی لوتکانی هەرێمی کوردستان لەمای لە ساڵی 2014 بەدواوە بەشێکی زۆریان تابلوی زانیاریان بۆ دانراوە ئەوانەی گرنگە تەوانەمانەوەنیە بێگومان گرنگی خۆی هەیە داناین تابلوی زانیاری و ڕێنمایکردنی شاخەوانان کە بە شاخ کاسەرەکەون بۆ ئەوەی تووشی هیچ مەترسیەک نەبن بەهۆی ئەوەی هەرێمی کوردستان لە زۆرێک لۆکو و ڕۆژهڵاتی ناوەڕاست لە شەڕ بەدەر نەبووە لە ساڵانی ڕابردووە بەشێک لە شاخەکانیان ڕێژ کراون جا لەبەر ئەوە داناین تابلوی زانیاری و ڕێنمایکردنی شاخەوانن ڕۆڵێکی بەرچاو بینێ لەوەی کە گروپە شاخەوانەکان بە سەلامەتی بڕۆن سەر لوتکەی شاخەکە و بە سەلامەتی بگەڕێنەوە هەروەها گروپە شاخەوانەکان لە هەرێمی کوردستانە بە ئام بەردەوام خەریکن هەروەها ئێمەکو گروپەکانی شای چەمچەماڵ هەتا ئێستاکانە زیاتر لە 5 تابلوی زانیاریمان داناوە لەسەر لوتکەی شاخەکان و گروپەکانی تریش بەردەوامن ئەمە جێ دڵخۆشیە وای کردووە زیاتر وەری شاخەوانی بە کلتور بکرێت وەری شاخەوانی زیاتر بەرەو پێش بڕاوە جێ دڵخۆشیە بۆ هەموو شاخەوانان و ئێمە لێرەوە بۆ کەسان ڕاگەین کە نزیکی تابلۆکانن و خەڵکی لادێ و گوندنیشەکانی کوردستان تابلوی زانیاریەکان پارێزن چکە و تابلوی زانیاریانە مولکێکی گەورەیە بۆ شاخەوان بەڕاستی کاتێک ئەیسە سەر لوتکەی شاخێک زۆر جێ دڵخۆشیە کە تابلوی زانیاری لێ و بەری شاخەکە ئازانین لە ئاسی ڕووی دەریاوە چەندێکە باش کاکاوڕەم کەمە کۆتا پرسیارگەر بە کورتی وەڵام بەرە و ئەو دوو پرسیارە بکەم بەیە کە هوشیاری شاخەوانی تا چەندێک گرنگە و ئەرکی ڕاگەاندن لە بابەتە هۆشیاریەکانی شاخەوانیدا چییە؟ بەشی ڕاگەاندنمان هەیە لە گروپ و کاکە بێوەرە بەشێکی باشی پشتی ڕاگەاندنەکەی بەرەکەوێت بەردەوام هەوڵمان داوە ڕوویەکی جوانی شاخەکانی کوردستان و دیمەنە جوانەکانی سروشت پێشکەش بە ئەو کەسانە بکەین کە لە سۆسیال میدیا وێنەکان ئەبینن بۆی ئەوانی ڕۆژی ڕۆژانەکە دەرفەتیان نەبوو بتوانن سەردانی سروش بکەن و کاتێکی خۆش لە سروشتا بەسەر بەرن. خێر بێن یەک لە بەڕێزان کاک ڕەفعەتی لە ڕەسوڵ ڕێبەر لە بواری گەشت و گوزار و شاخەوانی کاک بێوار عەلی شاخەوان سوپاس بۆی بەڕێزشتان هاتوون هەروەها کاک هاوڕێ عارف سەرپرشار و شارەزای شاخەوانی سوپاس بۆی کە لە چەمچەماڵەوە تەشریفتان هێناوە بۆ هیوای سەلامەتی ئینشاءالله.